بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکی تر هاوپەیمانی سێقۆڵی لە ناو پەرلەمانی عێراق شکستیێنە لە هەڵبژاردننی سەر و کۆمار. ئەمڕۆ جارێکی تر وابڕیار بوو کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار لە پەیمانی سێقۆڵی بارزانی سەدەر حەلبوسی بەڕێوە بچێت، بەڵام شکستیانێنا و نەیانتوانی نیسابی یاسایی تاو بکەن. بەپێی زانیاریەکان ژمارەی ئامادەبووانی دانیشتنەکەی ئەمڕۆ 176 پەرلەمانتار بووە لە کاتێکە هەڵبژاردننی سەر و کۆمار پێویستی بە 220 پەرلەمانتارە. ئەمەش بەراورد بە دانیشتنی شەمەی ڕابردوو 26 پەرلەمانتار کەمی کردووە. لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کۆبوونەوەکە ئەمڕۆ بۆ دووبارە شکستیێنە. دوای شکستی کۆبوونەوەکە ئەمڕۆ بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار سیناریۆکان چین چی ڕوودەدات؟ ئایا پەرلەمانی عێراق هەڵدەوەشێتەوە؟ ئایا هەڵبژاردننی پێشوەختە بڵین دەکرێت و چارنووسی هاوپەیمانە سێقۆڵێکەش چی بەسەردێت؟ بۆ قسەکردن لەسەرم پرسە میواندارێک لە بارزان عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشوو عێراق لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها لە سلێمانی و هاوژن عومەر شارەزای کاروباری عێراق لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک عەبدولعەزیز بەخێربێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بۆچی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دووبارە شکستیێنە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار؟ سەرەتا سەڵاو و ڕێز بۆ جەنابێت و بۆ بینەرانی ئازیزی کەناڵی پەیام و بۆ بەڕێز کاک عومەر، کاک هاوژین عومەر بورە. ئەوەی کە پەیوەندی بەمەوە هەتەمان ئەم کێشەیەکی قوڵە و کێشەیەک ئەوە نییە با بڵێم پێشبینی نەکراو نییە و پێشبینی کراوە پێشتر و لە داهاتوویشە ئەگە چەندین جەلسەی تریش بکرێ با بڵێم ڕێکەوتن نابێ لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار و سەرۆکوەزیران. ئەمە ئیمتیداداتی خۆی هەیە ئەگەر دوایی قسە بوو لەسەرەوە بە وردی قسەی لەسەرەکەی. باشە، بەس بۆ شکستەکەی ئەمڕۆ بۆچی ئەمڕۆژ دووبارە شکستیانێنەوە بەراورد بە ڕابردووش ینی کەمی کردووە؟ ئێستا کۆبوونەوەی شەممە فەرمانگەی ڕاگەانی پەرلەمانی عێراق وتی 202 ئەندام ئامادە بوون و ئەمڕۆ 176 کەس ئامادە بوون، ژمارەکان کەمی کردووە. هەردوو لا بە چڕی هەوڵیانەدا کە ژمارەی ئەندامەکان زیاد بکەن، بەڵام لایەنی ئیتاری تەنسیقی سەرکەوتوو بوولەوە کە لایەنەکانی خۆی زیاتر بکە. هەندێک ئەوەی خۆڵەمێشی هەیە لە ئەندامانی پەرلەمان لە کوتلەی سیاسی لەوانەی بەناوی سربەخۆ لە بەینان، ئەوانە یانەوێ استقلالی ئەوە بکەن لەم کاتە کە کێ زیاتر بە تایبەت تەیاری سەدری و با بڵێم ئەو تەحالفە ئینقازی نیشتمان بەحساب ئەوان مەطالیبەکانیان جێبەجێ بکەن و مەطالیبێکی زۆر و بە پەلەیشە بێ دەست بەجێ جێبەجێ بکرێت کەمە خۆی مستەحیلە. پێم وایە ینی با بڵێم کارکتەری ئەقلیمی دەوری سەرەکی ئەبینێ لەوەی کە کۆبنەوەکە نەکرێ و بەم شێوەیە نەکرێت. کارکتەری ئەقلیمیکەنیاڵ لە کۆبنەوەکە بکرێت زۆر باشکرا جمهوری ئیسلامی ئێرانە کە جمهوری ئیسلامی ئێران عێراق بە عمقی استراتیجی خۆی ئەزانێ زۆر گرنگترە عێراق لە یەمەن و لە لبنان و لە سووریا. لەبەرچی؟ لەبەرەوەی یەکەم ئەگەر بینە سەر ئەوە قسەی لەوە بکەین، لەبەرەوەی عێراق مرکزی مەزهەبی شیعای ڕوحانی لە عێراقایە و مەرجعی سیاسی شیعە لە سەرەتاوە لە عێراق بووە. ئەمە خۆی لە خۆیە وەک بێلەوە ئەکسەریەتی خەڵکی عێراق بە پێی ینی ئەگەر بەراوردی کەی لە ڕووی مەزهەبەوە شیعە. ئەمە خۆی لە خۆیە بێ لە باسی جیۆپۆلیتیک ناکەم، جیۆپۆلیتیکەکە زۆر ئەهمیەتی زیاتریش هەیە. لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە عێراق ئەو شوێنەیە کە ئەتوانێت لە عێراقەوە بتوانێت ئەمداد بگەێنێتە سووریا، لبنان و یەمەن. باش، دواتر دەکرێن وڵای بەڕێز سەرەسەر ناوکۆکینەوە ماڵی شەیە کە قوڵ بۆ تو ئایا پەیوەندی بە پارتی ویکێتیەوە یاخود کێشەکە لە ناو خۆیانە. کاک هاوژین سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر شکستی کۆبوونەوەکە هۆکاری چیە، یاخود ئەمە شکستێکی ترە بۆ هاوپەیمانی بڵین سێقۆڵی کە دوو جارە ناتوانن کۆبوونەوەکە تەواو بکەن و سەبارەت بە تویتەکەی سەدریش کە سەر ڕای شکستەکە ئەمڕۆوتی ڕێکەوتنتان لەگەڵ ناکەم، بنبەستن پێ باشترە لە ڕێکەوتن لەگەڵێەوە. بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوتان لێبێ کاک حەکیم و لە میوانە بەڕێزەکەت و لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ئێمە پێشتر باسی ئەوەمان کرد کە یەکەم ئەم کۆبوونەوەیە
بەم عینوانە ساز ناکرێ چونکە ئامادەبوونی 220 ئەندام زۆر زەحمەتە بە پێ و دابەشبوونی لە عێراقا هەیە. قسەکەی ئێمە هاتە دی و ئەتوانین بڵێن بە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئەو کارتە سوتا یا بڵێن دوایین کار بوو سوتا بەدەستی ئەو هاوپەیمانە سێقۆڵیەوە بۆ مەسەلەی یەکلاکردنەوەی پرۆسەی سیاسی عێراق و هەڵبژاردننی سەرۆکایەتیەکان بە سەرۆکی کۆمار و دواتر تەکلیفکردنی سەرۆک وەزیران لەلایەن خۆیانەوە و برنی هەموو سەرۆکایەتیەکانی پەرلەمان و وەزیران و کۆمار بۆ خۆیان. لە ڕاستیدا ئەمە دوایین ئەتوانین بڵێن هەوڵ بوو کە ئەم بەڕێزانە بیدەن و بیانەوێ بە شێوەیەکی یاسایی یا بە ڕیتمێکی یاسایی پرۆسەکە بۆ خۆیان یەکلایی بکەنەوە. دەرکەوت کە لەم معرەکە یاسایی و دەستوریە ئەو بەڕێزانە ناتوانن ئەجێندای خۆیان بسەپێنن و ئەوە ڕاستی دروستی قسەی ئێمە و ئەو کەسانە دەرئەخات کەوەکو ئێمە بیریان کردەوە بیر وەچوونیان خستە ڕوو کە عێراق لایەک دوو لە یاسێ لایەن لەسەر کۆمەڵێ لەسەر حسابی کۆمەڵی لایەنی ڕئیسی تر لە عێراقدا ناتوانن پرۆسی سیاسی قوت بدەن و ناتوانن لە دەرەوەی واقعی سازان و لێک تێگەیشتن و پێکهاتن عێراق بخەنە بنباڵی خۆیانەوە. ئەتوانین بڵێن بەڕاستی کۆبوونەوەکە زیاتر دەری خست ئەم حقیقەتە لە ڕۆژی شەمە دەرکەوت کە ئەو قەزەیە نابێ بەڵام ئەمڕۆ چوارشەمە کە ئەوان لەسەر عینادی خۆیان یا بەداخەوە لەسەر چۆنەڵێ بەرنامەی خۆیان سوور بوون بۆ ئەوی کۆبوونەوەکە جارێکی تر بکەن زیاتر دەرکەوت کە تا زیاتر لەسەر ئەو واقعە سوور بن ئەوان زیاتر خەڵکیان لێ هەڵەوەرێ و ئەگەری هەڵۆشانەوەی تەحالوفەکەش نزیک دەکاتەوە چکە ئەگەر سەیریکەن ئەو ڕۆژە سەرباری ئەوەی ئەوانەی کە احتیسابی ئامادەبوانیان کردووە لە کۆبوونەوەی ڕۆژی شەمە کە باز لەوە دەکەن لە 190 کەستێنە پەڕیوە بە پێی بەڵگەکان ئەمڕۆ و ئەو کاتەوتیان 202 ئەمڕۆ 170 شتێک حەزوری هەبووە کە من بە دەقیقی لەبەرەوەی لە ڕێ بووم لە سەفەر ئاهاتینەوە دەقیق ژمارەکەم لانیە نزیکی 26 کەسێکی تر پێم وابێ کەمی کردووە و دڵنیا بنجارێکی تر مەحاولەیەکی تر بکەن ئەو نەی ترکەمەکە و ئێستا یەکێک لە قسەکان ئەوەیە ئەم بە بۆنەی ئەم واقعی کە هەیە و لەگەڵ تێپەڕبوونی زەمن و سووربوون لەسەر ئەو قەزەیە لە دەرەوەی ئیرادەیەکی سازان و پێکهاتنی نیشتیمانی لە عێراقا تەسەور دەکرێ معادلەکە قڵب بێتەوە ئەم جارە زۆرینەی زۆر بدەن بەلای ئەم بەرەی تر کە پێیان وایە دەبێت لایانی سازان و پێکێنان هەڵبژێرن و لایەنەکەی تر ڕوو لە ئینشقاق بکەن و ڕوو لە کەمبوون بکەن ئەو کاتە چۆنەڵێم هاوکێشە سیاسیەکە قڵب بێتەوە. من دڵنیا مەگەر قڵپیش بێتەوە و ئەوان تووشی چۆنە لێکەڵۆشان بن ئەم تەرەفەی تر نایە بە هەمان نەفەس بە هەمان نەفەسی تەجاوزکردن ئەوە بکا بۆیە ئەمڕۆ هەردوای شکستی کۆبوونەوەکە دیسانەوە دوو لێدوانی تر لانی کەم لەلایەن دوو کەسی دیاری هەردوو بەرەکەوە خرانە ڕوود و تویت ئەوەیە کە بەڕێز موقتەدا سەدر ئەڵێ من چەقبەستنی سیاسی و جمودی سیاسیم پێ باشترێت لەوەی لەگەڵتان ڕێبکەوم لەگەڵ ینی کۆمەڵە عینوانی بەڕاقیا و بە قەزەکە کە لە نەتیجە ئەوەیە من عینادیەکەم سوورم لەسەر ئەوەی خۆم بەڵام لەم لاوە بەڕێز مالیکی دەڵێ ئێمە سەرباری ئەوە لە کۆبوونەوەین بۆ ئەوەی مبادرەیەک بخەینە ڕوو هەموو لایەک پێک بین بۆیە بەڕاستی تەسەور ئەکرێ کە کۆمەڵە سیناریۆ بێنە پێشەوە و کۆمەڵە سیناریۆ ڕوو بدەن یا ئیشیان لەسەر بکرێت چونکە بەڕاستی ئەو شتە کۆتایی هات دەتوانین بڵێن کۆتایی هاتووە وەک ئەو کارتە سوتا کە بیانەوێ زۆرینەیەکی 220 کەسی اینجا بە ترس بێ بە ئیغراءات و ئیمتیازات بێ بە قەناعەتی سیاسی بێ دروست بکەن پێک بێنن و بیان هێن کۆبوونەوەکەی پێ بکەن. باشە کە کاژوو دواتە دەگەڕێمەوە لای بەڕێز دوایەوە چی ڕوودەدات دەگەڕێمە وڵات سیناریۆکان چین کاک عەبدولعەزیز سەبارەت بەوەی کە ئێستاوەی ڕوودەدا ناکۆکی پارتیوی کێتیە کە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردنی سەر و کۆمار ناکرێ یاخود پەیوەندی بە ناو ماڵی شیعەوەیە کامیان؟ پەیوەندی بە ماڵی شیعەوە هەیە چکە ناکۆکی نێوان پارتیوێکێتی ئەگەر ناکۆکی لە نێوان ماڵی شیعە نەبوایە ئەو ناکۆکیە بە 24 ساعت چارەسەرە کرا و بۆشی ناوەستان بۆ یەکێتی پارتی نەدەوەستان بەڵێ ناوەستان لەبەرەوەی زۆر جار ئێمە لە با بڵێم ساڵانی پێشووترەوەمان بینیوە و ئەگەر تەنانەت حکومەتی ئەغلەبیەیش هەردوو لا متفق بۆیان لەسەری ینی کارکتەرەکانی شیعە لە دەسڵاتە متفق بۆیان لەسەر ئەغلەبیە نیشتمانی وەکو خۆیان ئەڵێن
کۆمەڵە لایەن لەگەڵ بواە هەر سەرکەوتووە بوون و حسابیان بۆ ئێمە ناکرد لەبەرەوەی کورد بەڕاستی هەڵەیەکی استراتیژی گەورەی کرد پارتی دموکراتی کوردستان کە بووە تەرەفێکی ئەساسی لە ململانێکە دەبواە کورد بە یەکەوە یەکێتی پارتی هەموو لایەنە سیاسەکان دیش خۆی هەڵی نەکردووە کە بەیەکەوە نەڕۆشتن هەڵە کردو لای من ئەڵێم هەڵەی استراتیژی سیاسی قیادەی با بڵێم بەعام ئەبواە ئەو هایان بکردایە ئەبواە ئەمان سیرکەر بواەن یان با بڵێم کارکتەرێکی باش بواەن بۆ ڕێکەوتنی نێوانیان یعنی وا پیشان بدرا یاریکرد باش نیە لە ناو ماڵی شای یاریکردن یاریکردن باش نیە نەخێر زەرری گەورەی هەیە لەبەر ئەوەی ئەم ململانەیە ئەگەر ئێستا لە سەری قسە بکەم ململانێکە قوڵە ململانێکە بەشێکی عقایدیە بەشێکی ئەچێتە ئەجندەیەکی ئەقلیمی و پەیوەندی بە ئەمن و ئاسایش وەکو ئێستا لە دنیا باوە ئەگەر ئەمنی قەومی وڵاتێک بکەوێتە خەتەرەوە حەقی هەیە سیادەی ئەو وڵاتە پێشێل بکاو بچێ هەرچی هەیە بیکە وەکو ئەوەی کە ئێستا لە زروفەکە لەبارە لە ئەنجومەنی ئاسایش وڵاتێکی ئەساسی لە ئەنجومەنی ئاسایش خۆی ئەچێ ئۆکرانیا داگیرەکە و ئەڵێ لەبەرەوەی احتیمالی خەتەر هەیە لەسەر ئەمنی قەومی من ئێران عێراق ئێران ئەم تەحالفە سولاسیە ئەم سێ کۆچکەیە بەوە ئەزانێ کە لایەنگرانی ئێران و حزابەکان کە هەواداری ئێرانن کە سەر بە وڵایە فەقین بە تایبەت لە ناو ماڵی شیعە ئەمان ئەیانەوەی ئەوان وەدەرنێن لە عێراق ینی ئێران وەدەرنێن لە عێراق هەژمونی ئێران و دەسڵات ئێران لە عێراق نەهێڵن ئەمە خۆی لە خۆیە ئەو ئێران بە مەترسی لەسەر ئەمنی نەتەوەی خۆی ئەزانێت باش بەس کێ لە پشت ئەوەیە کە ئەوە پەیمان سێ خۆڵیەوە بکە ڕۆڵی ئێران لاواز ببێ یەکەم ئەتوانی بڵێ ئێمە باسی سرا عقلیمەکەکەین دوو جەبهە هەیە جەبهەیەکی ئێستا کارکتەرەکانی دیارە کارکتەری سەرەکی لە عێراقا و دەسڵاتی پێشتر لە عێراقا هەژمونی لە عێراقا جمهوری ئیسلامی ئێران بووە ئێستا کارکتەری تر هەیە لە تورکیایە کە وڵاتێکی ئەقلیمی گەورەیە لە ناوچەکە و هەندێک وڵاتانی خەلیج کە ئەوانیش لەبەر ئەوەی کێشە و ململانەی گەورەیان لەگەڵ ئێرانە هەیە و بەشێکیشی ئەچێتە ئەجندەی دەولیەوە یعنی ئەمانە هەرەمە یەکانگیرە بێ بەڵام کارکتەر ئەساسیەکە لە ناو ماڵی شیعە ململانێ سەرەکیەکە ئەوەیە کە بنەماڵەی سەدر هەوادارانی سەدر ئەمان خۆیان بە مەرجعی سیاسی شیعەی عێراق ئەزانن ئەمان قبول ناکەن ئەو مەرجعیەتە سیاسیە لە ڕێگەی ولایە فەقیە و یان ئەتباعانی ولایە فەقی لە دەستیان وەرگیری ئەم ململانەیە ئێستا نییە لە سەردەمی جەنابی مالیکی کە سەرۆک وەزیران بوو ئەمان جەیشی مەهدیان هەبوو بە ئاگر و ئاسن تعامل لەگەڵیان نەکرا بەڵام ئەو کاتانە وردە کە هاتنە مەیدان لە ڕێگەی پرۆسەی دموکراتیەوە لە پەرلەمانە جێگەی خۆیانیان کردەوە بەڵام ژمارەی مەقعدەکانیان بەو حەدە نەبوو کە ئێستا هەیە ئێستا فرسەتێکی تاریخی کەوتۆتە بەردەستیان ئەو فرسەتە تاریخیە ئەوان مەقاعدیان زۆرتر 75 کورسیان هێناوە دووەم دوو لایەنی سەرەکیش لە تەفاهماتی پێش هەڵبژاردن لایەنێکی سوننەیە کە زۆرینەی سوننەیە وەلایەنێک کە زۆرینەی کوردە ئێستا بە پێی مەقاعد ئەو دوو لایەنە سەدر توانی عقلە سیاسی عقلی هەیئەتە سیاسیەکەی کە من هەموو کاتێک وتومە یاریکەری سیاسی زۆر باشن زۆر بەهێزن طبعا ئەوان توانیان ئەم دوو هێزە بۆ ڕای خۆیان ڕاکێشن بۆ ئەوەی بتوانن ئەوان ببنە کەمینە و لە ناویان بدەن بە ناوی دوای سەدر کەوتون وەکو بەڵێ حتمما ئەنی سەدر لەو لەبی کێشەکانە یعنی ماڵی شیعە لەو لەبی کێشەکانە لەبەر ئەو جار ئەوە هەرێکێکە جندەی خۆ مەسەڵەن سونەکان پێیان وابوو ماوەیەکی زۆر لە ڕێگەی حەشدی شعبیەوە لە ڕێگەی هەندێک هێزی با بڵێم لە دەرەوەی یاسا هەندێک کێشە و گرفت لە ناوچەکانی ئەوان ناوچەکانیان وێران بووە گرفتیان هەیە بەدەست هەندێک لایەن کە پێشتر لە دەسڵات بوون لەو لایەنانێک کە ئێستا لە ئیتاری تەنسیقین و هەروەها پارتی دموکراتی کوردستان بە دەرەجە 16 ئۆکتۆبەری لەبیر نەکردووە و حسابی ئەوە ئەکە ئەمانە سەدر توانی لەم ڕێگەیەوە زهنی هەردوو لا بخوێنێتەوە وتوانی هەردوو لا بێنێتە ناو ئەو جەبهەیەوە کە ببێتە جەبهەیە کە ئێستا عملیەی سیاسی لە عێراقی گەیان دەبن بەست بە تەواوەتی بەس شکستیان هێنا ئەو بەرەیە کە ویستیان بۆ نمونە بەرەکەی تر فرامۆش بکەن من پێم وایە سەدرەکان شکست ناهێنن وەکو شکست تۆ بڵێ چکە جادەیان لەبەردەستە سیناریۆی زۆریان هەیە احتیمالە سیناریۆی ئەخیریان
وروژاندنی جادە بێ و خۆپیشاندانی زۆر گەورە بێ لە داهاتوو بۆیە ئەوان بە بەردەوام هەر کاتێک ویستویانە جادە لە بەردەستیان بووە هەر کاتێک ویستویانە بەکاریان هێناوە و من پێم وایە لە داهاتوو ئێستا ئەوەی پەرلەمان تەواو بوو پێم وایە بەڵام لە داهاتوو احتیمالە جادە بەکاربێنن باش دەگەڕێم وڵات کاک عەبدوڵعەزیز کاک هاوژین سەبارەت بەوەی کە دوای ئەو شکستی کۆبوونەوەیە بڵێن چی ڕوودەدا بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار بە تایبەتەوەی کە دەڵێن وادە دەستوریەکە گەر کاری پێ بکرێت تا 6 چوارە ئەگەر باسی هەڵبژاردننی پێشوەختە و هەڵوەشانەوەی پەرلەمان دەکرێت بە خۆشتان وەکو وەفدێکی کۆمەڵ لە چەند ڕۆژی ڕابردوو مالیکی و کۆمەڵی کەسایەتی ترتان بینی ئەوان بۆ چوونیان چی بوو دەربارەی کوریش بڵێن هیچ قسەکرا؟ لە ڕاستیدا ئەگەر قسە لەسەر بژاردە و سیناریۆکانی دوای ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ بکەین کە واقعەکە بە بنبەست گەیشتووە لە ڕێی پەرلەمانەوە ناتوانرێت ئەوەیە گلا بکرێتەوە ئەتوانین بڵێن کۆمەڵێ سیناریۆ مەطرۆحە یەک لەوانە مەسەلەی کە ئەتوانین بڵێن باوترینیانە کە ڕەنگە بۆ چەند مانگە بخایانێ احتیمالی زۆرە لەبەر ئەنجامی شکستی کۆبوونەوە کە لەبەر ئەنجامی ئەو تویت و ڕێیانەشی کە لە هەردوو تەرەفەوە کەوتە ڕوو ئەمڕۆ یعنی ئێمە بەرەو چۆنەڵێ چەقبەستنێکی سیاسی بڕۆین بۆ چەند مانگێک بخایەنێ کە ئەمە احتیمال هەیە چکە بەپێی ئەوەی کە عەقڵەکان تا ئێساش لە یەکەوە دوورن و بە تایبەتی بەڕێز موقتەدا سەدر ئەو تویتەی بڵاو کردەوە کە من بە هیچ شوێ تراجع لەوە ناکەم وە چەقبەستنی سیاسیم پێ باشترە لەوەی کە لەگەڵ ئەمانەیە ڕێک بکەوم ئەمە خۆی بۆ خۆی تەمەنی ئەو واقعە درێژ دەکاتەوە و ڕەنگە تەرەفی بەرامبەریش لەسەر ئەو درێژکردنەوەی زۆر کێشەیان نەبێت چونکە ئێستا و پرۆسە سیاسی کە هەیە خۆیان لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی هەندێک موەسساتی تر وجودیان هەیە لە ناو واقعەکە و لانی کەم ئەمان گرنتی لەسەر وەقتەکەن پیان وایە زەمن بەشێکە لە عیلاج و پندێکەیە دەڵێ ئەو گورزەی کە پشتن ناشکێنێ بەهێستەکە طبعاً گورزی ئەو گورزەی کە یەکەم جاروەشانیان ئەم هاوپەیمانە سێقۆڵی هاتن لە پڕ اختیطافی هەموو واقعی سیاسی عێراق بکەن و دەمێ بوو زەمینە سازیان بۆ کردبوو بەڵام وەکو مفاجئەیەک هەڵیان نایە ناو ساحەکەەوە بیانەوێ یەکسەر هەموو شتێک لا بکەنەوە هەر چۆنێک بوو بەری لێگیرا لەلایەن ئەو بەرەیتر کە پێوترێت چوارچەوەی هەمانگی ئەوانەی کە لەگەڵیان هاودەنگن ئێستا مراهنە لەسەرەوە کرێ وەقت بێ بۆیە درێژە کێشانی ئەو ئینە ئەگەر لە ساڵحی چوارچەوەی هەمانگی نەبێ لە زەرەریشی نییە چکە بەڕاستی تا ئێستا وجودێکی چۆنەڵێوەکو دەوڵەتی عمیقە لە ناو موسساتی دەوڵەتە هەیە بە تایبەتیش کە پشتیوانێکی بەهێزیان لەلایەن باڵی ئێرانی هەیە کە ئەتوانین بڵێن ئەوە ژوای کردووە تا ئێستاش بە تەرحی سیاسی بەورەیەکی سیاسی و بە ئەستوری سیاسی قسە دەکەن و لە بوونی قووەت و لە سەنەدێکی بەقوەتەوە قسە دەکەن ئەمە یەکێک لە سیناریۆ بەردەستەکان کە جارێک چەند مانگێک بڕێن ئەنجا بکەونە سەر خەیاڵی ئەوەی بە چه ئاڕاستەیەک واقعەکە چارەسەر بکەن خاڵێکی تر مەسلەی زۆر باز لەوە دەکرێت کە احتیمالە موقتەدا سەدر بڕیاری ئەوە با بێ بە ئۆپۆزیسیۆن ڕاستە ئەمە زۆر باسەکرێ بەڵام من قەنەعەتم وایە چه بڕیاردانی بەڕێز موقتەدا سەدر بۆ ئەوی ببن بە هێزێکی ئۆپۆزیسیۆن وەچێ ئەو لایەنانە داوای ئەوە بکەن هەڵبژارنێکی پێشوەخت بڕوە ئەم نەتیجانە هەڵۆشێتەوە تۆزێ بە دووری دەزانم لە ڕاستیدا چونکە بە تایبەتی ڕوتی سەدر دەمێکە ئیش بۆ ئەوە ئەکەن کە ئەم واقعە بەدەستبێنن بتوانن زۆرینەیەک بەدەستبێنن پرۆسی سیاسی داگیرکەن ئەم بەرنامەیە کە ئیشی لەسەرەکەن هێندەی من لێم بیستون و ئینتیباعم لەسەری پێیا کردووە ئەوان هەتا ئەگەر لە دەورەی سەرۆکاتی کۆمارە حسابیکەین لە سەردەمی سەرۆکاتی بەڕێز دکتۆر فواد معسوومەوە ئەمەیان لە خەیاڵەیە کە بە پرۆژە یاسایەکەوە بۆ هەڵبژاردن داخڵ بن کە بتوان ئیسفادەی لێ بکەن و نەک ئەوە یعنی دوای ئەو سەرکەوتنەی کە بەدەستیانە نالەم ئینتیخاباتە ئیشیان لەسەر ئەوە دەکرد کە جارێکی تر یاسای ئەنجومەنی پارێزگاکان بێننەوە ئیشی لەسەر بکەن و تعدیلی بکەن بۆ ئەوەی انتخاباتێک بێ ئەو ئەغلبیەتە دیسانەوە ئەنجومەنی پارێزگاکانیش بگرێتەوە بۆی یەک دەستە لە بینی حکوومەت و پارێزگاکانە ئەو تەوافق و فرە حیزبیە نەمێنێ و هەموو یەخەت بێ بۆ ئەوەی چۆنەڵێ ئەو سێکتەرەش ئەوە بکەن هەتا من بۆ خۆشی بە بەرپرسێکیانم وت لە سەدرەکان وتم چییە پەلەتانە ئەو سێکتەرەش داگیرکەن تینە ئاخر هەرە بێ ئەوە بکەن وتم نەوەڵا چۆنەڵێ وەکو فەریقێک گۆڵێکی کردووە حەماسەتی گرێ بۆ ئەوی گۆڵی دووەم و سێم کە ئەمانیش ئەوە بوون بۆیە بەڕێی من چون بۆ معارەزە یا هەڵۆشانی ئەمە
زەرێکە سەدر لە خۆی ئەدا چونکە بەڕاستی بە پێی هەندێک دەرهاویشتە بە هیچ شێوەیەک جارێکی تر سەدر ناچێتەوە ئەو مووقعە لە ناو پەرلەمانە. یەکەم ئینتیخابات بکرێ ڕەنگە خەڵکێک لە ئینە بەشێکی بێزار بوو بێ نەچێ بۆ دەنگدانەمە تەسیر لە هەموو کوتلەکانەکە. دووهەم تەوسیە و قەراری محکەمەی ئیتیحادی هەیە دادگای فیدراڵی دەڵێ دەبێ هەڵبژارنی داهاتوو بە یاسایەکی هەموارکراوە بکرێ نەک بە یاسایە بوو ئەوەی عەدالەت بەرهەم بێنێ و ئەم یاسایە عەدالەتی بەرهەم نەهێناوەکو پێویست. بۆیە ئەگەر ئەو یاسایە بکرێت لە سەروی هەموویەوە تعدیل بکرێت لە سەروی هەمووی دەبێت بازنەکان بکرێتەوە بە پارێزگاکان واتە بازن لەسەر ئاستی پارێزگاکان بێکەمە دیسانەوە معادلاتە گۆڕێ ئەگەرم ئەرقامانە کە ئێستا هەیە و هێزەکان بەدەستیان هێناوە تەوزیعی کەی لەسەر ئاستی محافەزە ڕەنگە بچنەوە بۆ 50 کورسیەکە بۆ 55 کورسیەکە مەبەستم تیاری سەدری و هەموو هێزەکانی تر کە بەشداریان کردووە ڕەنگە لە هەڵەی حساب نەکردن بۆ یاساکە باش نەخێنەوەی یاساکەیە ئەگەر پیان وابێ لایەنێکی طرفێکی ئیقلیمی تەزویری لێکردون ڕەنگە مراجعاتی خۆیان بکەنەوە ئیسفادە لە غەڵەتە تەکنیکی و فەنەکانی خۆیان بکەن ئەمانیش ئەوە بن وە لە بەرامبەرە هێزەکانی کە ئێستا پیان وایە ئەغلەبیەتن لە عێراقا ئەوە بکەن. بۆیە موقتەدا سەدر بە زەحمەتی دەزانم بڕیاری ئەوە بدات وەکو خۆی دەڵێ چەق بەستنە سیاسەکەی لەوەچێ پێ باشتر بێ یا ئەوە تا حکوومەتی تەواریع باز لێ دەکرێت ئەم بژاردانام و لەسەر مێزن بەڵام زووە بەڕێی من قسەیان لێ بکرێ ڕەنگە ئێمە بڕۆین بۆ ئینسیدادێکی سیاسی چەق بەستنێکی سیاسی بۆ مودەیەک جا مودێ مانگێکە دوای جەژنە 2 مانگە 3 مانگە ئەو کاتە ئیتر نەواتی کۆمەڵێ بیرۆکە و بژاردە بێتە پێشەوە. سەبارەت بە مەسلەی کاک حەکیم کاکاوژین بەڵێ دواتر قسە لەسەرەوە دەکەن کێوە کۆبوونەوەتانە بوو لەگەڵ مالیکی ئەوان بۆ چونویان چی بوو دۆخەکە چی بەسەر دەگەڕێم وڵات کاک عەبدولعەزیز سەبارەت بۆ ئەوەی کە کورد کەوت نابیاری لە ناو ماڵی شیعە بکە ئێستا بڵین کە پارتی لەگەڵ بەشێکی ناو ماڵی شیعە یەکێتیش تەنسیقیە لەگەڵ لایەنەکەی تر زیانە زیانی تریش هەیە بۆ حیزبەکە و بۆ هەرێمیش زیانێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لەبەر 2-3 خاڵی سەرەکی باش. یەکەم ئەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان پشت و پەنایەکی قوڵمان نییە دەوڵەتێکی ئەقلیمی گەورە لە پشتمان بێ و با بڵێم ئێمە لە بەرەیەکی دیاریکراوە بین. دوام خاڵ ئەوەیە کە ینی هەتاوەکو ئێستا جمهوری ئیسلامی وەکو هێزێکی ئەقلیمی گەورە کە ئێمە سنوورمان لەگەڵ یا تا نزیکەی لە دهۆکەوە تا خانەقی هەیە لەبەر ئەوەی لەو سنوورەوە ئێمە ئەو هێز و ئەو قووەت و ئەوەمان نییە بتوانین لە ڕووی ئەمنی و عسکەریەوە بەرەنگاریەوە بکەین و ئەتوانێت جمهوری ئیسلامی هێزێکی گەورەیە دەوڵەتێکی ئەقلیمی گەورەیە ئەتوانێت کێشە و گرفتی گەورە بۆمان دروست بکە. سێم خاڵیش ئەوەیە کە ئێمە ینی ئەکرا وەکو هەرێمی کوردستان خۆمان ببینە نمونەیەکی چاک لەسی پیشان بدەین لەم بارودۆخە گرژاویەی کە ئێستا لە عێراق باشەکە چییە؟ نمونە باشەکەوە بوو ئەبێ ئێمە پێشوەخت لە سەرنجامی هەڵبژاردن درکمان بە خەلەلی تەوازن بکردایە لە ناو هێزە شیعەکان لە عێراقا و درکمان بۆ بکردایە ینی خەلفێتی ئەومان هەبوایە لە ڕووی سیاسیەوە کە ئەمە خلافێکی ئایدۆلۆجی بەهێز لە ناو هێزە شیعەکان هەیە ئەم خەلل لە تەوازن عێراق گەیەنێتە ئینسیدادی عملیە سیاسی بۆیە ئێمە خۆمان پێشوەخت ئەگە دەرکمان بەوە بکردایە ئەمانتوانی هەموو حزبە سیاسەکان وەکو پێشتر باسمان کرد لە بەرنامەی ترە ئەبوایە بەرنمەیەکی سیاسی ڕوون ڕۆیایەکی استراتیژی ڕوونمان هەبوایە بۆەوەی چۆن مامەڵە لەگەڵ بەغاکەین لەم بارودۆخە لەگەڵ لایەنە سیاسی باش بەس بڵین زیانی تر بڕێوێ بۆ هەرێم بێ یاخود بۆ پارتی بێ بۆ یەکێتی بێت هەموو سیناریۆیەک واردە ئێستا هەموو سیناریۆیەک واردە ئێستا چکە ئێران بە خەتەر مەوتم بە مەترسی لەسەر ئەمنی قەومی خۆی پەرکردنی ناوماڵی شیعە بە مەترسی بەڵێ بەوەی کە پشتگیریکردنی سەدر بە مەترسی نە پلەتکردنی یعنی ئەڵێ ئەگەر ئێوە لایەنگر نەبوایەن ئێوە دۆستی ئێمە بوون ئێمە لەگەڵ ئێمە بوون ماوەیەکی زۆر لە شەڕا لە دژی ڕژێمی باسی پێشووتر و دۆستی نزیک بووین لە ڕێگەی هەماهەنگی و هاوکاری و ئەقتصادی و هەموو شتێکەوە ئێستا کە ئێوە لە پشتەوە خەنجەرمان لێ ئەدەن کەون لەگەڵ هێزێکی وەکو ئەوەی با بڵێم
کوتلەیەکی گەورەی وەکو سەتر کوتلەی گەورە دروستەکەن لە دژی هەوادارانی ئێمە لە دژی بیر و بۆچوونی ئێمە لە دژی ئەمنی قەومی ئێمە حسابێک ئەو پێمە بەرپرسانی پارتیویشی تێگەش چووە پەیامی ئێرانەکان هەڕەشەوە ئەگەر بەرپرسانی پارتیوێکێتی معقولە سیاسی نەبن ینی هەمومان نەزانین کەەوە پەیامێکە بەڵام هەندێک بە احتیمالە پارتی دموکراتی کوردستان بەوە ینی بیری کردوێتەوە کە باڵێن بارودۆخەکە معادلاتی دەولی لە گۆڕانایە ئەو بە پێی تەحلیلەکانی خۆی ڕۆیای استراتیژی خۆی بە جۆرێکی سوودێکی پارتی لەوە پەیمێت چکێسە ئەوەی کەیسینەوت بوو هۆشیار زێباری هەبوو بەشێکیان مەسەری موشەکە کە دەبەست ئەوەی کە بەدەستی هێناوە پارتی دموکراتی کوردستان ئەوەی کە بەدەستی هێناوە یەک شتە تەنها چییە؟ سۆزی وڵاتانی سونەی دەژ بە ئێرانە بە هەموو وڵاتانەوە بە هەموو ملەتان ئەمە باشە چی بۆ هەرێمی تایە؟ هیچی بۆ هەرێمتیان نییە بلە ڕووی ئێستا ئێمە مەترسیەکان باسەکەین ئەوەی کە مەترسیە لەسەر هەرێم جمهوری ئیسلامی ئێران ئێمە سنوورمان لەگەڵیایە پێشتر ئێران بە گشتی لە سەردەمی شایشە پشت و پەنای ئێمە بووە هەر کوێلێمان قەوماوە ڕامان کردوتە ئێران باش ئەبێ لە ڕووی من ئەڵێم جیۆپۆلۆتیکەوە ئێمە هەموو کاتێک خۆمان بناسین لەکوێین دوای ئەوە ئەجندای سیاسی و ڕۆیای سیاسی باشمانە باشە دەگەڕین وڵات کاک هاوژین سەبارەت بە کۆبوونەوەیەوە لەگەڵ مالیکی لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ ماوەس ئەحمەد و کاک سۆران کۆبوونەوەتان هەبوو لەگەڵ کۆمەڵێک سەرکردەی عێراقیەکان لە ناویشەندا نووری مالیکیەوە باسی چیتان کردووە ئەوان بۆ چوونیان وەکو ویتاری تەنسیخی سەبارەت بە کورد و ئەو ملولانەیە چۆن بوو؟ لە ڕاستیدا من لە بەشێکی ئەو کۆبوونانەیە حزور هەبوو بەڵام ئامانجەکە گەیاندنی ڕە و بیر و بۆچوونی کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە و ڕێی سەرکردایەتی و سەرۆکی کۆمەڵی دادگەری بە ئەو سەرکردانەی کە بینراون و ڕەنگە ئەم جۆرە لە لیقاعات و دیداری سیاسی بەردەوام بن کۆمەڵی ئیسلامی عەفوان بڵێن کۆمەڵی دادگەری هەر لە بیدایەتەوە بەڕاستی پێی وا بۆ یەکلاکردنەوەی واقعی سیاسی پرۆسی سیاسی لە عێراق بەو شێوەیە کە هەیە کارەساتە هێنێ هەم بۆ ماڵی کوردی هەم بۆ شەریکە سیاسیەکان لە عێراقا و ئەو تەفەڕودەی کە کراوە و ئەو ئیتیفاقیانەی کە کراوە بە تایبەتی لایەن پارتی دموکراتی کوردستانەوە بەداخەوە دوور لە ئیجماعی کوردی دوور لە ڕێی هێزە کوردەکان و ڕایشکردن و ڕاگۆڕینەوە و دوای ئەوەش چۆنەڵێ ڕۆیشتن بەرە و دروستکردنی ئەو بەلبەلەیە کە دروست بوو لەسەر سەرۆکاتی کۆمار لەسەر کۆمەڵێ مەسائلی تر و چۆنەڵێ گرفتی سیاسی قوڵی لە ناو هەرێمیشا دروست کرد و بە دوای خۆشیە کۆمەڵێ مناقەشاتی هێناوە و تەسیری داهاتوویشێ بێ لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی ئێستا کە لە مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئاساوارەکەی دەبینین کۆمەڵی ئیسلامی ئەم ڕێیەی خسۆتە ڕوو و ڕاشی گاندووە عاملێکی ئیجابیە بێ لە ناو واقعەکە ڕاستە ئێمە خۆمان بە هێزێکی مەخدور دەزانین و کورسیەکانمان چۆنەڵێ بەپێی هەندێک بەڵگە دەستکاری کراوە یا کەم چۆنەڵێ کەمی کردووە بەڵام ئێمە ئەگەر کورسیەکمان هێناوە هێز هەیە لەسەر ئاستی 15 محافەزەی عەرەبی لە عێراقدا کە هێزی گەورەن دوو کورسی هێناوە واتە هێشتا ئێمە بە بەراورد و نیسبە و تەناسوب لە هەندێک هێز و کوتلەمان زیاتر هێناوە لە شێوەی عەمار حەکیم لە شێوەی عبادی بۆیە ئەوانیش پەرۆشن لەوەی کە ڕێی سەرکردایەتی کۆمەڵ و ڕێی سیاسی کۆمەڵ بزان بە تایبەتی ژەناوی مامۆستا عەلی باپیر کە سەرکردەیە کە جێی تەقدیرە لایەن ئێمە بیریشمان نەچێت کە ئێمە وەکو هێزێکی ئیسلامی کە پاشخانێکی ئیسلامیمان هەیە زۆر خاڵ هەیە زۆر لوغەیتر هەیە کە ئێمە دەتوانین قسەی پێ بکەین لەگەڵ و لایەنانەیە بە تایبەتیش بۆ خزمەتی یەکەم نەتەوەکەمان نیشتیمانەکەمان هەرێمەکەمان پاشانیش بۆ خزمەتی سەحۆی ئیسلامی چونکە کۆمەڵی ئامانجمان هەیە ڕەنگە زیاتر ئێمە بەسێتەوە بە هەندێک لایەنی عێراق و ئەو لایەنانی کە خلفێتی دینیان هەیە لە عێراقا ئەم ڕەئیانە تاوتوێ کراون و هەوڵیشمان داوە ئینطیباعی لایەنەکانیش لە بەرامبەرا بزانین کە دیدیان چۆنە بۆ واقعی عێراق ئایا ئەم واقعە بەرەو چۆ دەڕوا ئەگەر تووشی چەقبەستنێکی سیاسی بین ئێمە ئەوەندەی دەبینین کە بەڕاستی لە تەرەفی کوردیەوە بەداخەوە ئێستا ئێمە تەحلیل بۆ سیاسەتێکی مەدروست ناکەین کە بەڕێزان لە پارتی دموکراتی کوردستانەوە ڕۆیشتن ئەو قەزیان کرد هەستەکەین ئەم سیاسەت لەسەر ئەساسی عینادی لەسەر ئەساسی تاگڕەوی لەسەر ئەساسی
چۆن لێ تەفەڕود و حساب نەکردن بۆ شەریکە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە کراوە بۆیە ئەوەی لێ دەرهاو چکە ئەگەر سیاسەتێک مەدروست بێت تۆ ڕاهەندە ناوخۆیی و هەرێمی و ئیقلیمیەکانی لێ بخوێنیتەوە حساب بۆ دابەشبوونی سیاسی لە ناو هەرێم و ئەو هێزانە بکەیت کە ساڵەهای ساڵە وجودی سیاسیان هەیە پرۆسی سیاسیان پێگەێناوە تۆ دەبێ حسابیان بۆ بکەی ڕەئیان وەربگری ئەوە ناکەی ئەم کارەساتی لێ دەقەومێکە ئێستا هەیە و تەسیری لە پێگەی کوردیش کردووە لە بەغدا ئێمە زۆر سەرنجمان خستۆتە ڕوو و زۆر سەرنجیشمان وەرگرتووە بەڕاستی ئەوەی کە بۆمان دەرکەوتووە ئەم شتانە ئەگەر بیانەوێت لەسەر ئەم مەنتیقە بەردەوام بن ئەو هێزە سێقۆڵی ئەو هاوپەیمانە سێقۆڵی کە ناوی ڕزگارکردنی نیشتیمانە لە کوتلەی محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر و کوتلەی پارتی دیموکراتی کوردستان و ڕوتی سەدر پێکدێ بەو شێوەیە ستۆپیان پێدەکرێەوە نایڵن ئەوە بکەنەوە بۆشمان دەرکەوت دەبێ ئێمە لایەنەکانی کوردستان بە تایبەتیش لایەنە دەسەڵاتدارەکان و بە تایبەتی تریش پارتی دیموکراتی کوردستان تۆزێ بیرفراوانەتر مامەڵە بکە و تۆزێ زیاتر خوێندنەوەی وردی هەبێ بۆ ئەو تەحەدی و پێشهاتە ئیقلیمیانەی کە هەیە لە ڕاستیدا ئیزعاجی لایەنی ئەتوانین بڵین لایەنەکانی چوارچەوەی هەمانگی بە تایبەتیش لە بەڕێزانی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە ئەمان یارێکی مەترسیدار دەکەن ئەم یارێ مەترسیدارە چییە؟ تۆ لە هەرێمای جارێ خۆت بە دەوڵەتێکە زین لە ناو دەوڵەتێکە کە حساب بۆ سەروەری عێراق ناکەی حساب بۆ مؤسسات و دەستور ناکەی عێراقت بەس بۆ ئەوە دەوێت کە تۆ پارەیەکی لێوە بگری و دوای ئیلتیزاماتی دەستوری خۆت ئەوە نەکەی دووهەم ئەمە هەندێک شت هەیە لەبەرەوەی ڕەهەندی ئیقلیمی هەیە ئیزعاجی بۆ ئەوان دروست دەکات بۆ نمونە پێیان وایە پارتی بە سەرۆت و سامانی عێراق دێ هێزی لە سووریا هەیە قاچێکی لە سووریا داناوە و بەلبەلە بۆ پرۆسەی سیاسی لە سووریا دروستەکە کە ئەمە ڕەنگە ڕەهەندێکی ئیقلیمی بێ خەڵکێک پێ ئیزعاج بێ ئەمە خوێندنەوەی ورترمان هەبێ تەسیرات لەسەر ئێران بوونی ئیسرائیل لە ئەوەیە بالموناسبە ئێمە زۆر جار هەندێک هێز بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە کە بە منتیقێک لە هەرێمی کوردستان مامەڵە دەکا و بە منتیقی قبول نەکردن و فەرزی ئیرادە وا دەزانێت دەتوانێت ئەم تەجربەیە نەقل کا بۆ عێراق لە کاتێکا عێراق شێوازێکی ترێ واقعێکی ترە هێزی گەورەی تایە پشتیوانی ئیقلیمی گەورەتر هەیە بۆ ئەو هێزانە ئەم منتیقە دەرکەو کە ناخوات و تۆ تێکەڵی واقعەکە بی دەبێ ئەو واقع باش بخوێنیتەوە ئەوان پێیان وایە پارتی دیموکراتی کوردستان لەلایەک ئیسرائیلی دەهێنێتە هەولێر تێکەڵی محوەری تەطبیع و ئاساییکردنەوە بۆ لەگەڵ ئیسرائیل دەستی هەیە لە بەشێ لە بەلبەلەی سیاسی لە ناو سووریایە لێەوە هەنگاو چۆنەڵێ ئیشە کرێ بۆ لێدان لە ئەمنی قەومی ئێران ئەوە باسی عێراق هەرمەکە کە ساڵانێکە لەسەر هەموو ئاستەکان ئیلتیزاماتی دەستوری بەجێنیانن مادی مەسلەی سامانە سروشتیەکان مەسلەی داهات کۆمەڵی مەسائلی تر کە ئەمانە بەڕاستی وای کردووە ئەو لایەنانەی ئیزعاج کردووە ئەوان زۆر داوا دەکەن کە ئێمە پێمان خۆشە مشکیلانە سفر بکرێتەوە بەڵام چۆن سفرەکرێتەوە ناکرێت تۆ بێ لەسەر حسابی مەزاج و واقعی سیاسی ئەو لایەنانە ئەوە بکەی ئەوانیش دەڵێن مادام پارتی ئەوە دەکا ئینزار وەرناگرێ و گوێ بە تەرەفی بەرامبەر ناداوە بەرەو ئەو ئیتیجاهی کە خۆی نیەتی لێناوە هەر ئەڕواوە دژی ئیرادەی سیاسی ئێمە دەکا ئێمە توانای ستۆپێکردنمان پێ هەیە بەسیترین بەڵگە ئەو ستۆپانەیە کە ئەمڕۆ و ڕۆژی شەممە پێیان کرا ئەمە یەک دووهەم مەسلەی واقع سیاسیەکە بە گشتی ئەوان دەتوانن ئیشی تێدا بکەن بۆ نمونە ئەوان لەسەر ئەرزی واقع دەتوانی بڵێ وجودێکی گەورەیان هەیە کاکات بە دەنگی ئینتیخاباتیش ئەو هێزانەی من پێشتریش باسم کردەوە پێی تەحلیل و لێکدانەوەکان ئەو هێزانی لە چوارچەوەی ئیتاری تەنسیقیان زیاتر لە 1.5 ملیۆن دەنگیان هەیە باشە نزیکی 170,000 هێزی سەربازیان هەیە هێزی عسکەریان هەیە تۆ ناتوانی بە منتیقی قودان بە منتیقی احتیواکردن مامەڵە لەگەڵ ئەمانەیە بکەی یا حسابێکیان بۆ نەکەی ئێمە دەزانین عێراق پێویستی بە پرۆسەیەکی سیاسی مستەقرە و پێویستی بەوەیە کە هەموو لایەک جارێ حساب و ئەوی تر بکە بە تایبەتیش کە ئەجێنداکان بەشێکی ئەجێندای ئیقلیمیە تۆ مەسەلەن سراعی بینی پارتی یا ڕوتی سەدر یا ڕوتەکەی حەلبوسی لەگەڵ ڕوتێکی وەکو ئیتاری تەنسیقیە هینی ململانەی مەسەلەن پارتی نییە لەگەڵ هێزێکی وەکو کۆمەڵ لەگەڵ هێزێکی وەکو یەگرتو لەگەڵ هێزێکی وەکو یەکێتی بە شێوەیەکی گشتی دەبێت خوێندنەوەی ورتر هەبێ ئێمە فەهمی سیاسیمان زیایی کرد لەو دیدارانە واقعمان زیاترەوە بووە ڕێی کۆمەڵیشمان گەیاندووە پێی باشە ئەفزەلیت بەلای ئەوەیە کە کورد نێوماڵی خۆی ڕێبخا نەگوەکو ئێستا نێوماڵی کورد وێران کراوە و هەوڵی شەدرێ نێوماڵی خەڵکی تری ژێرام کرێت کە ئەوە بەڕاستی ئەتوانین بڵێن ئەم واقعە
سەر و بۆری لە کاتی ڕیفراندۆمەکە دەچێت کە هیچ حسابێ بۆ ڕێی کەس نەدەکرا نەبۆ هێزە دەرەکیەکانیش دەکرا و بە عینادی و تاگڕەوی واقعی خوڵکردنرا کە ئێمە لەسەر هەموو ئاستەکان زەرمان لێ کرد و قەزەی کوردی لەو ڕۆژەوە پاشەکشەیەکی بەرچاوی کردووە لەسەر هەموو ئاستەکان. سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورد دوای ناوبڕەکە دەگەڕین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لەدەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت با گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک عەبدولعەزیز سەبارەت بەوەی کە سیناریۆکان دوای ئەو شکستی کۆبوونەوەی ئەمڕۆ چییە؟ هەرچەندە کاکاوژین باسی ڕۆژانەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە بە دوو دەزانێت جەنابەت پێ دوایە چی ڕادوای ئەوە دواوە دەشکە دەڵێن تاشەشی چوارە هەڵبژاردننی سەر و کۆمار. من پێم وایە محکەمەی ئیتیحادی ئێستا بۆتە بەدیلی دەستور و هەر کێشەیەک هەبێت لە دەرەوەی دەستوریش محکەمەی ئیتیحادی بە کۆبوونەوەیەک و بە بڕیارێک عیلاجیەکە پێم وایە توانێت دەرەچێکیش بەمە بدۆزیێتەوە چکە پێشێلی دەستور زۆر کراوە و تەوقیتە دەستوریەکان هیچ کاتی حسابی بۆ نەکراوە لە عێراق لەو ساڵانەی پێشوو و تایبەت ئێستا زیاتر لەبەرەوە پێم وایە لە نەتیجە ئەو تەغریدەکەی با بڵێم قسەکانی مالکی دەرکەوت لەوەی کە ئەمانەوێ ئێستا بۆتە خاڵی وەرچەرخان لەبەرەوەی ئەوان ئیتر تەواو مەیوسە بن لەوەی حکوومەت تەشکیلکەن ئەبێ ئێمە بکەوینە حرەکە بۆ ئەوەی دەرەچەیەک بدۆزینەوە ینی بەو معنایەی ئەمە بۆ ئەو معنایە گەینێ کە ئەگەر لە فەراغی دەستوریە محکەمەی ئیتیحادی بتوانێت دەرەچەیەک بۆ ئەو بدۆزێتەوە درێژی بکاتەوە. ئەوە سیناریۆیەکە. سیناریۆیەکی تر ئەوەیە کە حکوومەیەکی تەواری پێم وان نییە حکوومەی تەواری عێراق کاتە گۆمی خوێن لەبەر ئەوەی تەواری چیە بڵێن ینی حکوومەتی تەواری حکوومەتێک بێ هەموو دام و دەستگاکانی عێراق ئیتر دموکراتیت نامێنێت لە عێراق تەمان باری ناسایی ڕاگەێنی ینی تەواوی تر شەڕ دەست پێەکە چکە ئێستا لە ئەرزی واقع هەمووی دەستی لەسەر پەلەپتەکەی تفەنگەکەیەتی ینی وا تەسەور نەکەین قەت شەڕی ماڵی شیعە نابێ یا شەڕ نابێت سەگەیشتەوەی هەمووی دەستی لەسەر پلاپیتکەوێت. پێم وایە سەدر زۆر وازح بوو لە پێشمانێکە داوای کرد لە قیادە عسکەریەکانی سرایی سەلام و ئەوەی لیوایەکی هەیە بە ناوی لیوایی مەوعود وابزان داوای کرد کە ئێوە ئیتر گۆشی هەوادارانی خۆتان بکەن لە ناو ئەو سوپایەی کە هەمە گۆشی عقایدیان بکەن. ئەوە معنای خۆی هەیە ینی تەداعیاتی خۆشی هەیە بە عەرەبیاڵێ لەبەر ئەوە پێم وایە کێشەکان قوڵتر ئەبێ و لە نەتیجە بەرەو ینی ئێستا بەرەو بنبەست ڕۆیشتوین و ئەگەر بێت و وەکو من تەسەوری ئەوەکەم ئەگەر لایەنە ئەقلیمیەکان بە تەواوەتی ڕێک نەکەون چکە ئێستا یەک لایەنی ئەقلیمی ڕۆڵە بینێ لایەنە ئەقلیمەکانی تر
مەشغوڵن. کێ ڕۆڵە بینی؟ ئێستا جمهوری ئیسلامی دەورە بینێ مەیدانەکانی تر مەژغوڵی چین؟ ئێستا ئەگەر مفاوەزاتی ڤێننا کە بەڕای من 90% سەرەکەوێ و ئیمزا ئەکرێ لەسەرەوە اتفاقیە جارێکی تر چکە بایدن یەکێ لە ئەجندەکانی ئەوەیە کە ئیمزا لەسەر گەڕانەوەی اتفاقیە بکە و ڕێک بکەوێ و بایدن ئەوەی احتیمام بە ڕۆژهەڵاتی ناوڕاست وەکو جاران نییە ئەجندەیەکی زۆر گرنگی نییە تەنیا ئەمنی ئیسرائیل بپارێزرێ و هەندێک لە دۆستەکانی مساومە لەسەرەوە بکرێ لە یەمەنەوە ساروخی لێ نەدرێ لە شوێنەکانی تر بۆ ئەوەی ینی بۆ مەسەلەی نەوتۆوانە وای لا هیچ باکی نییە چکە ئەو بە ئاشکرا لە ڕووی استراتیژیە و ئەڵێ دوو دوژمنم هەیە یەکێکی رووسیا یەکێکی سینە ئەبێ خەریکی ئەوانە بووم و پێشتری سیاسەتی ئەمریکی وابووە احتیمام بەوە نادا ئێستا چۆن لە ئەفغانستان سەحبی کرد ئێرانیش اتفاق لەگەڵ یاکە و ڕاستە ئێستا گەر اتفاقیش بکە حسار لەسەر حساری اقتصادی هەڵناگرێ بە تەواوەتی بەڵام لە داهاتووە هەڵیەگرێ بۆیە ئەگەر اتفاقەکەی ڤێننا بکرێ ئەمریکا وەکو تەرەفێک با بڵێم لایەنەکەی تر ئیتر با بڵێم جەبهەی ترک ئەو جەبهەیە خەلیج من پێڵێم جەبهەی مجتەماعی دەولی بەناو خەلیج و مجتەماعی دەولی ویتر ئەمریکا و تورکیەوەوانە پێم وایە ئەو جەبهەیە خۆیان ئابنە بەشێک لەوەی کە اتفاق لەگەڵ ئێرانە بکەن ئەجەندەی ناوخۆ ڕێکخن باشە بە تەنیا ئەوە ئەمەل هەیە باشە بە سەدر سەدر خۆی دەیەوێت چی بکە یاخود ئەو زۆر نیە کە سەدر دەیەوێ بۆ چێتی ئێستا بەردەوام دەڵێ لەگەڵ تەوافق نیم لە کێکەکە بەشتان نادەم زۆرینەکەی بۆ چیە سەدر؟ سەدر ئەو خۆپیشاندانانەی کە لە خواروی عێراقا بوو پێشتر ئەوەی سەردەمی تشرینەکان و هەموو ئەو گەندەڵیانە و ئەو نەبوونی خزمەت گوزاریانەی کە لە خواروی عێراقا هەیە هەمووی خستۆتە ئەستۆی ئەو جەبهەیە کە لە ناو ئیتاری تەنسیقین بە حساب ئەوان کاراکتەری سەرەکی حکومەت بوون و سەرۆکی حکومەت مەسئولە لەسەر هەموو ئەو ئەجندەیە و ئەوان ئەو ئەحزابە سیاسیە شیعیانن کە ڕوومەتی مەزهەبی شیعە و عەقیدەی سەدر و عەقیدەی محەممەد باقر سەدر و ڕێبازی محەممەد باقر سەدریان گەیانۆتە ئەوەی کە خەڵک بڕوای بە ئەو مەزهەبە و بڕوای بە ئەو عەقیدەیە نەمێنێ لەبەر ئەوەی سەدر ئێوێ ئەو جەماوەرەی کە دەنگی نەداوە و ئەو جەماوەرێش کە دەنگی داوە بە تەنسیقەکان لە ینی ئەوانە زۆرینەن 70% جەماوەرن ئەو 70% بتوانێت بەم ئەجندەیە کە ئەڵێ من درۆ لەگەڵ خەڵکان ناکەم من ئەمەوێ حکومەتێکی نیشتمانی ئەمەوێ حکومەتێکی سەقامگیر ئەمەوێ حکومەتێکی خزمەت گوزار ئەمەوێ حکومەتێک بم کە لە گەندەڵی بدەم ئەمە خۆی لە خۆیان خۆیان بەشێک نین لە گەندەڵەکان سە پێشتر بازەکە وەزارەتی تەندروستیە کارەبایە بانکی مرکزی ینی خوان جێگیری ئەم داری گشتی ئەنجومەنی وەزیرانیان هەیە بەڵێ بەشێک بوونە لە حکم بەشێکیشن لە گەندەڵی بەشێکیش بوونە لە گەندەڵی بەڵام سەدر ناوە هاتووە چی کردووە مەسەلەن بەها عەرەجی جێگیری سەرۆکوەزیران بوو لە ماوەیەک هێنایی وتی 2 مانگە بێ سجن بێ لەبەرەوەی ئەوە لەسەر گەندەڵی وای لێ یەکەم فلان ئەوە هەموو جارێک توانیوێتی ئەبدێت بکە لە ئیشەکان بەڵام لە واقعی ئێمە وەکو خەڵکی سیاسی لەوە تێئەگەین کە سەدرەکان لە وەزارەتەکانە بە هەمان شێوەی گەندەڵی ئەگەر زۆرتر نەبن کەمتر نین بەڵام ئەمە لای سەدر خۆی ئەوەیە کە ئەو توانیوێتی ئەو فترەیە محاسبەی ئەوانش بکە بۆیە ئەو لە لای جەماوەرەکەی بۆ جەماوەرەکەی بە شێوەیە تر قساکە ئەوە نییە وەکو با بڵێم خەڵکی تەمان تۆ حساب بکە ئەوان من ئەڵێم هەیئەتێکی سیاسیان هەیە و سیاسەتیش ئەوەیە خۆ کام لە سیاسەکان ڕاستگۆن سیاست ئەوەیە تۆ فەنی ممکناتە تۆ ئەبێ بتوانی چۆن جەماوەرەکە قایلەکەی چۆن قەناعەتی پێەکەی طبعا چۆن فریوشیە دەی وایە واقع لە وڵاتانە وایە باش سپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک هاوژین کاتمان کەمەوە گەر بە کورتی چەند پرسیارێکی تر سەبارەت بە حکومەتی زۆرینە و یاخود حکومەتی تەوافق بۆ کورد لە تەوافق هیچی دەستکەوتو ئێستا لە زۆرینەش چی دەست دەکەوێ کامیان بۆ کورد باشە کە ئێستا بڵین سەدر خۆی ڕابرایەتی ئەو بژاردێ دەکە؟ وڵی لە ڕاستیە ئەوەی ئێمە بزانین ئەگەر شتەکە بە سازان و پێکاتن و تەوافقی بێ کورد ڕەنگە لانی کەمی مافەکانی زامن تر بکە و
بەمەرجێک ئەگەر خۆی نیەتێکی هەبێ کێشەکانی لەگەڵ بەغدا حل بکە نەگەوەی کە بەڕاستی بەغدا بە شێوەیە بە دەغیلەیەک تێگەیشت بێ بۆ نەبەست پارە بێ و کێشەکانی سفر نەکاتەوە و التزامە دەستوریەکانی بەرامبەر بەخا ئەوە نەکا بەجێ نەهێنێ لە ڕاستیدا هیچ زەمانێک نییە بۆ مەسلەی ئەغلەبێتێک لە عێراقا کە ئێمە مافەکانی لە سۆنگەوە دەستبێنین ئەساسەن ئێستا کورد نەچۆتە ناو تەحالوفی ئەغلەبێتەوە کورد هەمووی باوەڕی بەو تەحالوفە نییە چونکە کارکتەرەکانی ئەو تەحالوفیان پێگەێناوە کاکێمە لە مووقیفی ڕۆژانەیە دەزانین کە ئەو هێزانە یعنی چۆنەڵێ وەفادار نەبوون بۆ شتی تر یعنی من زۆر بە بەسیتی پێت بڵێم سەبارەت بە ڕەوتی سەدر چۆن ئەتوانی تۆ زامنی مافەکان بکەی بە تەحالف لەگەڵ ئەو یەکەم جار کە تۆ ئەو ڕێکەوتنەی کە کراوە مافی کوردی تێدا باز نەکراوە مەسلەی مافەکانی کوردی بە سەراحەت تێدا باز نەکراوە ئەمە یەک سیفەتی ئیلزامی لەکوێیە لە شتێکا کە تۆ مافەکانی کوردت نەکردبێ بە مەرجی یا پێشمەرجی هەموو ڕێکەوتن و دروستکردنی تەحالفێک خاڵی دۆم لە ئیشە ڕۆژانەیەکانە ئێمە هەستی پێ دەکەین بەڕێزان یعنی بۆ نمونە ئێستا باز لەوە دەکرێت کازمی بەشێک بێ لەوەی یاریەکان لێ تێکدا بۆچی چکە کازمی باز لەوە دەکرێت کە لە ڕاستیدا هاوکارێکی زۆری کردوون تەنانەت ڕەنگە ئەمە ڕئی من نەبێ ئەم ڕەیەش هەیە باز لەوە دەکرێت کە کازمی لە پشتی ئەنجامدانی کۆمەڵێت تەزویرەوە بۆ بە هاوکاری هەندێک هێزی ئیقلیمی بۆ ئەوەی کە هەندێک هێزی وەکوانەی ناو تەحالوفی سێقۆڵیەکە دەنگی زیاتر بێنن دەنگی زیاتریان بۆ حساب بکرێ بەو پێی کە وعدی پێدرا بوو ئەوکو کابرای سێو لە باخەڵ لە ئەدەبیاتی کوردیا باز دەکرێت بکرێ بە سەرە گۆزیران ئێستا لە شەو ڕۆژێکە ئەویش و غەیری ئەویش کە مەسەلەن چۆنەڵێ ئیشارەتیان درابوویە کە دەستیان پێوە دەگرن ئەوە نەکرا تۆ لە مووقفێکی وایە نەتوانی وفادار بی و ئەو کەسانی کە هاوڕای سیاسی بوون لەگەڵ هاوپەیمانی سیاسی بوون هیچ حسابێکیان بۆ نەگەی چۆن لەگەڵ مافی میلەتێک دەتوانی ئەوکەی بەڕێزان یعنی تۆ کە هاوپەیمانیش دەکەی دەبێت لەگەڵ هێزێک کابیکەی کە ئەم هێزە لانی کەمی وەفا و عهد و وعدی هەبێ ئەنجا بەڕاستی ئەغلەبیەت لە عێراقدا بۆ کورد خەتەرە بەڕێزان دوجار یعنی ئەوان شتێکی بەقوتر دایان بەستێ بەیەکەوە هەردوو لایانی پێکاتی عەرەب کە مەسەلە نەتەوایەتی و عروبەکەیە لە کاتێکا کە تۆ ئێستا بەشدار دەبی شەرعیە دەدەی بە ئەغلەبیەتێ ئەو ئەغلەبیەتانێت لە زۆر شتا بە پێچوانی تۆ دەشکێتەوە دەیان مەلەفت هەیە لە عێراقدا کە ئەگەر بێ بە ئەغلەبیەت تۆ یعنی بەڕاستی ئەوەی دەکەی سبەینێ تعدیلی دەستور بکرێ ئەمانە خرانە ئیسیفتاوە ڕەنگە تۆ پێگەی هەرێمت بکەوێتە خەتەرۆ هەرێم لاوااستر بکرێت کۆمەڵێ شتی تر بکرێت بۆیە ناڵین تەوافق حەلی سحری هەموو کێشەکانە بەڵام ئەڵێ هەش بێ و لە مش بێ نەگنۆ بێ نەبێ کورجوانی وتووە من ئەتوانم ئەگەر ماڵێکی چۆن یەکگرتووی کوردیم هەبێ هێزەکان بتوانن بێکەوە ئەوە بکەن هەمویان حەقی خۆیان وەرگرتە بێ و هەمویان ڕۆڵی خۆیان پێ بدرێ ڕۆڵی خۆیان هەبێ بە فعلی هەمووی باوەڕی بە شتێکە بێ ناوی یەکریزی کورد بێ لە بەغدا ئەو کاتە کورد دەبێتەوە بە خاوەنی گوتارێکی قەوی ئەو کاتە دەتوانێت بەو تەوافق و سازانە بەشێکی زۆری مافەکانی خۆی ئەوە بکە بەڵام ئێمە بە پەرتەوازایی زۆر بە پەرتی بڕۆینە بەغدا و بەو شێوە لاوازە ئێستا لە بەغدا هەین ئەمە لە لایەکی تر بێن شەرعیەت بێن بە ئەغلەبیەتێک کە زامن نییە بەیانی بەچیەوە ڕوبەڕووی منەبێتەوە ئەو ئەغلەبیەتە کە دوو لایانی عەرەبین لایەنێکی کوردیە لایەنەکەش کورد نییە هێزێکی کوردیە کە چوە لە دەرەوەی ئیجماعی کوردی ئەوەی کردووە بۆیە بەڕاستی ئەغلەبیەت لە ئێستادا ئەتوانین بڵێن پێشاتێک یعنی چۆنەڵێ ئایندەیەکی زەمان نەکراوە ئایندەیەکی مەترسیدار بۆ کورد ئەهێنێتە پێشەوە لانی کەم تەوافق ئەگەر 100% ئیسفادەمان لێ نەکردوێ بەڵام لانی کەم ئەو تەوافقە لە زۆر شتا ئیسفادەمان لێکرەوە لە دەستوری شاکاتی خۆی بۆ مراعاتی ئەو تەوافقە کۆمەڵێک بربەستدانراوە کە بۆی هێزێک یاهێز نتوانن پێکاتەیەک قوت بدەن یامافەکانی پێکاتەیەک پێشێل بەڵێ سوپاس دەکەین کاک بازیەکە شتێکمان زۆر بە کورتی لەسە تەوافقەیەک لە سەدر دەوێت ببێتە دیکتاتۆر یەکەم ڕاستە عێراق لەسەر بنەمای تەوافق دروست بووە ئێمە وەکو لەبەرەوەی پێکاتەیەکی سەرەکین لە عێراقا ڕاستە لە دەستورە مافەکانمان دیاری کراوە بەڵام ئەگە تەوافق نەبێ بە ئەغلەبیە و ئەکسەریە بێ ئێمە لە پەرلەمانە ناتوانین هیچ شتێک زامن بکەین بەڕاستی لە هەموو ئەو بڕیارانەی کە دەرەچێ ئەتوانێت هەرێم زەرەرێکی گەورە بکات دووەم بۆ ئەم بە ئاخر قسەمە بۆ هەر حزبێک حزب وەسیلەیە غایە نییە بەڵام دەستکەوتی حزبی هیچ نییە لە ئاست دەستکەوتی ملەتەکە و هەرێمەکە سەدر دەبێتە دیکتاتۆر سەدر لە داهاتوو ئەگەر هێزی هەبێ بەڵێ بڕوایی بە دیموکراتیەت نییە چکە حزبێکی ئیسلامی عقائیدیە
سوپاس دەکەم سوپاس بۆ کاک عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشوو هەروە هاوژین عومەر شارەزای کاروباری عێراق لە سلێمانیەوە لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ